بناوي خدای بەتەنێ کە هەمووان هاواری دەکەنێ. ڕەفیقاتی زۆر کەس حتمەن لە نەزانیتە، هاوڕێ و برای ئەبڕۆیە دوژمنی بەیانیتە. کاتێک کۆتمە تنگانە زۆر کەس وتیان کە چیتە، ڕۆستەمی زاڵ بووم بەدەم زمان درێژ وەکو فیتە. مەدحی ڕوبەڕوو مەکە هەمووی لە نەزانیتە، پاشملە باسم ئەەکەی ئەی ڕوبەڕوو چیتە. بە دوژمن باکم نییە بۆم درێژکا خەریتە، شێڕاو ناکرێ بەڕاوچی هاژ و بوژی چیتە. لە دوژمن ناترسم ئەزانم کەیت و چیتە، لە دوستی خۆم ئەترسم خیانەت لە لای بەسیتە. بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش. لە بەرنمەیەکی جوانی کوردەواری و لە شەوێکی یادگاری کە شەوی هەڵدایە هاتینە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵ ستافێکی زۆر بەڕێز و خۆشەویست و میوانە بەڕێزانە. ستافەکەمان ستافی بەرنامەی ئاڵەکۆکە، میوانەکانیشمان هەر میوان نین خانە خوێن، باخوان بە میوان نەزانن بەری ماڵەکە ماڵی هەموو لایەکە. هیوادارین ئەم شەو بەرنمێکی جوان پێشکەشکەین بە هەموو لایەکی. سەرەتای بەرنمەکەمان دەچینە لای مامۆستا ئاوات. دەمانەوێ لە میوانەکان بپرسێ گەر مامۆستا ئەبوبەکر باسێکی شەوی هەڵدامان بۆ بکات، بۆمان باس کات و جەماعەتیش ئەگەر ئامادە بن بۆ یاریەکە. یەکەم یاریمان یاری کاڵە مستێنەیە، کاک عەلی سەرپەرشتی دەکات. جابزانم چیان بۆ ئامادەکردوین و گروپەکانیشمان دوای گاتین لەلاتان مەوەزان بۆم باس کە بزانن گروپەکانتان ناو لە ناوەچی بۆی بەسەرتا پێشەوەی بچینە لای گروپی کاڵە مستێن وەسفێکی شەوی هەڵدامان بۆ بکە. مامۆستا بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێ. خۆشحاڵین کە لە شەوێکی فول کوردەواریدا ینی هاتوین لێرە لەگەڵ ئەو میوانە خۆشەویستانە. ومێد دەکەین بەرنمەیەکی جوانتان پێشکەش بکەین. لە سەرەتادا چینە لای مامۆستای خۆشەویست مامۆستا بەکر، سڵاوت لێبێ. سپاس دەکەم. سڵاوی خوا لێبێ، بەخێر بێ. سپاس. مامۆستای بەڕێز کە وەسفێکی ئەم شەومان بۆ بکەی کە شەوی هەڵدایە هەموو میوانە بەڕێزانە بەو شەوە کوردەواریەوە لێرە ئامادە بوون. بەڵێ بەخێر بێن. وەڵاگە هەر بە کورتی شارەتێکی پێ بدەین. خۆی وەر وشەی هەڵدا بخۆی لە ڕاستیدا وشەیەکی سریانە و مێژەیەکی دوور و درێژی هەیە و لە نێو زۆربەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەتەوە ئاریەکان شەوی هەڵدا دەکرێتەوە. یەڵدا خۆی بەمانای لەدایک بوون دێ باشە، یعنی خۆر دەگاتە ئەو حەدەی کە بە پێی هەندێک لە ئەجارانە و ئەفسانەکان ئەو وزەی و ئەو هێزەی نامێنێ و سەرەتای ڕۆژێکی لەدایک بوونیشی کە سەر هەڵدەداتەوە. لە شەوی هەڵدا دواترین شەوی پاییزە ڕوا بێتەوە، درێژترین شەوی ساڵ و تاریکترین شەوە. شەو لە ماوەکەی درێژ دەبێتەوە تا ئەندازەیەک بۆ 14 سەعات و بۆ شەوی دواتر 21 لەسەر 22 شەوی یەکەم ڕۆژی زستان دێ کە ڕۆژ کورتترین ڕۆژیش دەبێت بە پێچەوانەی ئەوەوە. لە کوردەواری خۆشماندا وەکوونەتەوەکانی کە لە شەوی هەڵدایادی دەکرێتەوە و بە شێوەیەکە کورد زیاتر گرنگی بۆ شەوەدا. یەکێک لەوانە ئەمە ئێستا بەپێی ئاینی میترایی و بەپێی ئەفسانەکانیش بێ میلەتی کورد کۆنترین نەتەوەی ڕۆژیانیشە بە پێی هەندێک شارستان دیتەکان و بەپێی ئەوەی کە ئەو لێ کۆڵی ناوەی کراکراون و هەندێک شت هەیە گەر لە هینی ئۆنسوری نەتەوەی ئەو شتانەوە نەبێ، یعنی کۆنترین زمانە هەتا زمانەکانی کەس لە زمانی کوردیەوە وەرگیراون. بۆ شەوی هەڵداش مەسەلەن شاعیری گەورەی کورد حەزرەتی نالی شعرێکی زۆر جوانی هەیە. وەڵام هەموو شعرەکەیم لەبەر نییە، بەڵام زۆر وردەکاری هەیە کە گۆرانی بێژی نەتەوە کە مەساعدنا کەریم کردێتی بە گۆرانی شەوی هەڵدایان دەیجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو. ئەوە شعرەکە درێژە لە برم نییە ئەوانە، بەڵام ئەوە ئەو شعرە وردەکاری زۆر زۆری تێدا. ینی مامۆستا لە کوردەواری خۆماندا خەڵک چۆن یادی دەکاتەوە، چۆن ئەم شەوە بەڕێ دەکات کە دەڵێن درێژترین شەویشە؟ وەڵای لە ناو کووردا زۆر بە خۆشحاڵیەوە هین دەکەن لەبەر ئەوەی هەم بڵین سەرەتای هینی وەرزێکی ترە و گۆڕانی کەش و هەوایە و بەڵێ شەوانە لە دیوەخانی کوردەواری و لە لادیەکان بە تایبەتی ئەوەی کوردەواری ڕەسەن یادی دەکاتەوە. یاریە کوردەواریەکان جارێکی تر دەبوژێنەوە. باشە کۆمەڵی دۆست و برادەر و خەڵک کۆ دەبێتەوە لە دەوری یەکتری بە شەوچەرەی کوردەواری و بە سەرگوششتە و نەزیلە و هەندێک بابەتی
میوەجات و بەروبوومی وشکەی کە لە کولتوری کۆدرەواریدا هەیە ڕێز لەو شەوە دەگرن و یادی دەکەنەوە. دەستەکان خۆش مامۆستای بەڕێز. خۆشەویستانم دەچینە لای میوانە بەڕێزەکان کە یاریەکیان بۆ ئامادەکردوین وابزانام یاری کەڵەموستێنە. کاگەلێگە وەسپێکی یاریەکەمان بۆ بکەی ئەم یاریە چۆنە ساڵانە چۆن ئەنجام درراوە لە کوردەواری خۆماندا؟ لە کۆندا خەڵکی کورد کۆمەڵێک یاری کولتوری کوردەواری هەبووە کە کردوویەتی یەکێک لەو یاریانە یاری کەڵاوێنە یا کاڵەمستێنە کە هەر لە هەر دەڤەرە و ناوێشی لە دەنێن. کاڵەمستێنە لە دەڤەری ئێمە بە تایبەتی زۆر باو بووە و ئێستا ئێمە گروپمان هەیە کە ساڵانە دەچن لەگەڵ زاخۆ لەگەڵ چەمچەماڵ لەگەڵ هەڵەبجە لەگەڵ ڕانیە ڕەواندز یاریەکە لەگەڵ سۆران یاری دەکەن یاریی خۆشە هەم دروستکردنی تۆڕێکی پەیوەندی و کۆمەڵایەتی باشە ڕۆحێکی وەکو بڵین وەرزشیە باڵە وەکو مۆندیالێک لاتۆ فعلەن هەر وڵای ئێستا مەسەلەن لە زاخۆی تیپێک هەیە ڕێز و سڵاوم هەیە بۆیان چاویان ماچ دەکەم تا ئێستا کەس پیان ناوێرێ بە دەگمەن وەبزان پار ئێمە لە گەڵجەماعەترانی لێمان برنەوە دەنا یاریی چاکن و خەڵکیان ناوێرێت ئەو یاریە چەند جۆرێکی هەیە هەندێکی هەیە بە گۆرەوی دەیکەن هەندێکیان هەیە کڵاوی سەر دادەنەوە دەیکەن و هەندێک ئەوا لە ناو دەستی دەنێن هەندێکشیان لە کۆشی دەیهێشن ئەوەی ئێستا ئەمە دەیکەین بڕیارماندا کە بە کۆشان بیکەین واتە ئێمە یاری بە کۆشانمان هەڵبژاردووە کە لە کۆنیشدا ئەو شەوەی کە ئێمە پێی دەڵێن بۆی دانیشتووین شەوی یاڵدا بەتایبەت لە لادیەکانی کوردستان هەر باو بووە زیاتر لە دیواخانی مزگەوتەکان و لە حوجدە و لە ماڵی یەکێک لە گوند نیشتینەکان دانیشتون و تا درنگانێکی شەو چەرە و قسەی خۆش و شیعر و گۆرانی و دەفەلەدان و ئەنواعی دۆرەشتی هەبووە و ئێستاش بۆ ئەوی کە یاریە کوردەواریەکان و ئەو شەوە کولتوریانەی کورد نەمرن و لە ناو نەچن ئێمە هەستاوین بە و شەو چەرەیە دانیشتین بۆ خۆمان هەمووی دۆست و ڕەفیق و هاوشاری و هاوگوندیەکین و یاریەکە دەکەین بەخۆشی. دەستەکان خۆشوێ کاک بەختیار پێشەوەی بگەڕێمەوە بۆ لای جەنابەت حەزەکەم یاریەکە تاقی بکەنەوە بۆ بینەران و بینەرانیش بەشدار بن ئەگەر بەشداربان ئامادە بن با فەرمی یاریەکان دەست گروپەکان ئەگەر یاریەکەی خۆتان بکەن و ئێمەش دەچینە لای مامۆستا یاسین مامۆستا یاسین ئەو یاریەکەی خۆتان بکەن دەست پێ بکەن دەچین لای مامۆستا یاسین و کاتت باش هەموو کاتێکت باش کاک بەختیار زۆر سپاس مەمنون مامۆستا ئەو شەوت و زانم چیت بۆ ئامادە کردوین والله جا من زۆر خۆشحاڵم بەو شەوەی زۆر بەخێرهاتنی کەناڵەکەش دەکەین کەناڵەکەش دیارەی خۆمانە ئێمە ستافەکە شەری خۆمانە و من ئەوەی لە توانامدا بێ بزانم بە گۆرانیەک بە شتێک کە دڵی ئەو برادرانە خۆش بێ و لە خزمەتیان کەمانەکەشم هێناوە بەڵام کەمانەکە تاوان دەزانم خەڵکی زۆر لە من بەتواناتر هەیە لە مۆسیقا من سەرەتامە ئەگەر کەم و کوڕیشم هەبێ دەبێ لێم ببورن مامۆستا بەڕێزەکان مامۆستا هونەرمەندە گەورەکانی کوردستان دەستی هەمویان ماچ دەکەمی هونەرمەندەکان بەختیار ببوورە پێشەوەی دەست بە گۆرانیەکەی بکە دیارە بام بەڕێزانە کە ئێستا دەستیان پێکردووە گروپی کەڵەمستێنەکە ئەم جاریان دەبێ هەڵی نێوانە گروپەکان خۆیان بناسن یەک بێگەکان هەبێت مامۆستاوت باخۆیان بناسن بورن گروپی بەفرە ئەو گروپی باران گروپی بەفر و باران زۆر باشە مامۆستاگەر خۆت ناسێنی من حەسەن حاجی عەلی کەمە حەسەن حوسێن حاجی عەلی دوانەی بڵام بەداخەوە حوسێن ئیبراهیم چاوی دەزداوەدەنا هەموو ساڵێ لەوە یادەیدا بەشداریمان دەکرد خۆش بەشم ساڵ دێدان یادی بەخێر بەز ئەو زەوق و ساقەلەی جاران نەماوە بڵام بۆ خۆشی خەڵکەکەی بۆ بۆی کە منتیقەکەمان لە یاد نەکرێ ئەمە هەر بەشداری دەکەین هەتا مامۆستا شمشاڵەکە نێ نابزانە شمشاڵی خۆش دەوێت شمشاڵەکە هاتووە لە مابینێکدا ئینشاڵڵا شمشاڵێکمان حەز دەکەم حەقی خۆی پێ بدەم بە کاک حەسەنی عاجی عەلی و کاک حوسێنی عاجی عەلی کە دوو کەسی ناسراوی شارەکەمانن لێرەوە من ڕێزم هەیە بۆ هەردووکیان و بۆ حەسەن کاکسنی برێکە تۆزە تەندروستی باش نییە ئەوانە سنبولی ئەو شاران لە سەرەتای ئاودانکردنەوەی قەڵارزدا ئەوانە یەکێک بوون لەو کەسانێک کە خۆ بەخشانەوەکو دوو وەستای شارەزاودانا بۆ ڕاکێشانی تۆڕی ئاو بۆ قەڵارزێ دوای کاوتبوونی قەڵازەکە ئێمە هاتینەوە تۆڕی ئاوشت نەمابوو هەموو تێکچ بوو ئەوان خۆ بەخشانە دەستیان پێکرد و ئەویان بە قەڵازی جێڕاوێکێک لە کارەکانیانە کە ئەو یەکێک لە کارەکانیانە زۆربەی کاری ئەوە باشیان کردو و ڕێز و سڵاویان هەیە دەست خۆشیان بۆ هەیە دەشیان ساق بێ جێگای ڕێز و پێزانین دەستیان خۆش بێ ئەوی شێکە کوردوشمانە بووم پێم خۆشەکە وتام بزانن یەکەم بۆ خوای بە دووەم بۆ خۆمان بووە بۆ هیچ حیزب و لایەنیشی نەبووە
من ڕاستە هەرێکە حیزبێکی خۆش دەیەکەشی ئەم بەناوی حیزباتی نەم کردووە چکە لە باو با پیرانی ئێمەوە هەچی چاکە و ئینسانێت و کەرامەت و ڕێزم هەیە سونعە و میوان بەڕێکردن لە مەتیقی پشتدەری بەڵام ئێستا زۆر بەداخەوەم ئێستاش زۆر باشین خوان لێکردنا ئاوا بین فکر لە حیزباتی نەکەنەوە فکر لە ئیسلامەتی و ئینسانەتی و کوردایەتی بکەینەوە ئەوە خۆشیە دەستەکان خۆشێ لەش ساغ بێ مامۆسای بەڕێسەگەر جەنابیش خۆت لە حەسەن چۆخە فەرمانبەری دایری کارەوای بووم چۆن بەشداریت کرد ئەمڕۆ لەم وەڵای هەر بەخۆشی ئێوە بوو شەویکی تایبەتە بە حەقات ئێمە دەستخۆشی لە ئێوە دەکەن کە و گۆڕەتان ئامادە کردووە حاڵین دەست چاوت خۆش بن زۆر سپاس مامۆستا بەکرمان ناسان ئەگەر بەڕێزیشان بەڵێ زۆر بەخێر بن من جعفەر حەسەن منی شەر فەرمانبەرم ساغ بنیاخوا زۆر بەخێر بێن زۆر سپاس بەڕێزان دەگەڕین و لای گروپەکەی تریش کە ئەویان گروپی بەفر بوو خۆشیان گروپی بارانە کاک عەلی سڵاوت لێ لە ئێستا لە بەهارەشە ڕست بێت بەخوا دیارە شتێکەیە بەڵە بەڵە داهاتێنە زۆر باشە کاکە وەڵای کە ساڵی تێپەڕیەوە باران ینی بەفرێتە توێنیتەوە دادەوە ئەنی داتوێنینەوە لە دەیبینەوە ئاگاتان لەوە ڕەشانێکە عالی بێ کاگەلیوە تۆ خۆت ناسەل بزانینەوە بەڕێزانەشەوە هەڕە شەشی لێکردن هاگەدار بەڕێزیشان ئەگەر خۆت ناسی سڵاو دەنابێت خێرات نیمیوانە بەڕێزەکان دەکەین هەرچەند گوتی میوانی خانە خوێ ئینشاڵڵا ئەمە گروپی بارانین دڵنیا بۆ کەعلی گوتی دانتوێنینەوە ڕەشە کاکە چۆنی ناو شادمان ڕسوڵە خوێندکار بوو ئەندامی ماڵەکە لە پوریشم لێرە ساق بێخوا بەڕێزیشان قوربان بەخێر بیستە ساڵ من جدان ئەمڕۆ بڵە خەیاتم شو بەشداریم کردو لە این شەوی ئەڵڵا ساق بێ سایگان زۆر سپاس ئیبراهیم محمود کارمەند یاساییشم خۆش بێخوا لەش ساق بێ بەڕێزان با دەست پێ بکەین ئەم جارەیان چۆن کاک عەلی مشکلێکم هەیە ئێستا تینەوەم لێ بدۆڕین ئەو هەڕە شەشمان کردوە چۆن دەبێت خۆشەویستان دەچینە لایە دوو گروپە عزیزە هە لە سەرتاوە باڕەشە ڕستی پێکێت ئەو یارە بۆ خۆشیە وەختی خۆی ئەو یاریە هەر کراوە باو با پیلانەکرا ئەمە دەمانێت ئەو یارە زوندی بکەینەوە بۆیە هەر نەبێت لە دیوەخانەکان جار یادی بکرێتەوە هەر نەبێ ساڵە 2023 زار یاد بکرێتەوە هەر زۆرە کاک بختار بچم بۆ لایەنە من لێرەوە حەزەکەی بە کاک عەلی نەتەوە لە کەعسەنیەوە لە کەعسەنیەوە کەعسەن دەستان بەردە لە خۆشیان ناویستی ئەوە کاک جعفەریش دەستی بەردا کۆشێ ئەوە دەبێت ئەوەی کە دەستی دەی کاکە دەی کەعسەن چووە کاک جعفەریش چوو کاک جعفەریش چووە کاک بەکر بابتی مامەستا بەکر چوو کاکە ئەتۆ ناپەلەی مەکە تۆ خوارێ خوارە شێگیش ئەرێ وەڵا کاکە کاگەریش بە ئەوەی یەکەم ئەوەی دەستی دیواری ئەوەی تەنیشتیشی نەتوێنی نازانم وا هەڵ دەکەم زاوی خۆمات کرد ڕەنگە تێک نەچوو کاکە سەی ڕەنگیاکەن دەزان پێچ ماوە بۆ کەعسەن دەتوێنی ئەرێ وەڵی کەعسەنەکان ذاتی خۆی دڵیان ڕاوەڕاوێکت فەخیری باشە سزاکەی چێ کاک عەلی ئەگەر کابرا بدۆڕێن وەڵاهی جان نازانم وەڵا سزاکە هەڕەشەکان جێی خۆی ناگری ئەوە سزاکەیە ئارە وەڵام مشکلەوە لەبێ هەر بیبینەوە هیچ مەجال تێدا نییە کاکە کاک عەسەریش باتی باشە کاکە ئێستا ئەسان بوو ئەو چوارە ماونەوە ئەبێتە پێخەتی خوارە دەبنگای پی بێ لە چابعانە
مام ئەوڵا کەشفی مەکە کاکە كعلي ولا باران زاري باران بخلص بينك ولا باران ايش طالعي ندى انا بطلق كاكا او زارع عليه سە دووبارە دەست پێ دەکات والله يعني متوانا کاغلی بارانەکەی چی بەسەر هات وڵات بەستێتی ئەوە نەمە بارانە خۆشەویستان لەگەڵ کردنی یاریەکەی مامۆستا بە کەمانەکەی لەگەڵمان بەشدار دەبێت ئەو یارەکەی خۆتان بکەن مامۆستا بابون هەیە کەمانەکەت بێن دەرە بزانم چمان پێشکەش دەکەین چاوت خۆش بێ بەس تێکەڵ نابێت ناتێکەڵ نابێ ئەو یاری خۆیان دەکەن بەبێ دەنگی یارەکەی خۆت تۆزێکی منی هۆڵەکەی پارێزن تا مامۆستاش بە کەمانەکەی لەگەڵمان بەشدار دەبێت ئارێ وڵا ئەوەش خۆشە لەگەڵ کەمانەکەی گۆلانیش بڵێ دەنگی خۆت دەڵە کێشەوانت نەبێ ئەوە بەبێ ئەوەی شێر و خەتی بۆ بکرێت ئەرێ وڵا سابی بینەوە دوو جار سەرکەوتنا شێر و خەتی بۆ نەکراوە ئەو ئاتۆ وەستا داناتۆ مقدوراشين اوصل مش تصابير يعني باران نبو يلا اقدرين مش تصابير براي بلديه هو ما في شارع وما كتير ما نشيك ها ما نشيك مش شو بيرك هذه دي لا مش بدهم كاجي دي جانا كاجي دي تك قاعد يملكوا هذا حتى كان ما کاگەلی كيف بتسويني كاكا والله من تجار كذا دعوة كورة كني قلت والله يدنا من ظلم كاكيدي أو جاران كاكيدي كم إيش كم بيني كم دانية داني بودو جار أو ما نشواني كم جار دەست خۆش بە أو جاران ظلم تركيز لسربية كعلي رنجي تكشو وقت جاركان يكم دومينة براسي خوي باك خوي بابتي كلام استني ويا كابراك بيبي رنجيت يك دس يستعوي ها بريخيك هەزەکەم سوور بۆ تۆ اول الثاني بجيلي اگه با خود تبع من دونه بی من یک اگه الله هێوارەی تاوانە بوو اما نو وين شكا كان بكاغي ديال دیش لەمانە گرە بە قوربان هەمووی دیش لەمەیە کاک بەختیار لایان پرسە بڵێ دیش لەمە لە چیوە هاتووە چاکی دیشەوە دووبارە کاکە جان ئەو مۆبایلێگەر تۆزێک لەبە کامێراکان ئەوڵا بە شەکری مەخۆ چ جار بەمێ و ژێم خۆ خۆشە
مام حولاقە و تەپڵق قەندەی بوو خۆشەویستان یاریەکە بەردەوامە شەو سەری قەدیم چ بووە گوێز بووە مێوش بووە جا مێوژی ڕەش و سپیە بووە ئەلیۆ بابەتەکان شتە کوردەوارەکان هەر ئەوانە بۆ قەلانە بووە بەرمێشە بووە ئەو شتە کوردەواریان نابوو کە بەکاراتون و ئیدی ئەوە چاش قەلانە خۆشەویستان واتە هەنجیری وشک ئەوە ئەوە قەلانەیە ئێستاش لە زۆربەی دیوەخانەکاندا و شتە کوردەوارە دادەنرێن و بەکاردێنێرێن کە ئەو مۆڵکێکی کوردەوارین و شتێکی جوانەوە چایەکەش چای دیژلەمە لا دیوەخانەکاندا هەمیشە بەکارهاتووە و هەمیشە ئێستاش دەخورێتەوە و بەس ئەگەر جەماعەت پرسیارێک بووە کە جەماعەتی خۆمانەکە بزانن دیش لەمە لە چێوە هاتووە ئێستا دەزانن دیش لەمە لەوەیەوە هاتووە کاتی خۆی لە سلێمانیە کابرا داوای چای شیردی کردووە ئەوش گوتوویەتی چایەکەم بۆ بێنە دژ لەمە دژی شیرنەکەی بێت لەوەیەوە هاتووە لە دژ لەمەوە هاتووە کردوانەتە دیش لەمە بۆتە دیش لەمە زانیارێک بۆ دەڵێ کوتێتی چایەکی دیش هەر لەو سای چایەکی دیش لەو چایە چایەکی دیش لەمە یان تۆ دیش لەمەکە ئەوەتر نییە نازانم دژی شیرن و دژی شیرنی تاڵە دەشبێ ئێساوە چای تاڵ بەڵام منوان بیست وەک گوتێتی چایەکی دیش ئەلەو چای عینەش چایەکی دیش لەمە یان بۆ سوونەکان ڕاستن بەس دیش لەمەش کوڕی تێدەچێت خۆشەویستانەوە ستافی خۆمانەوە کاکشوان مامەساجدیار چایش لەمە نوکتێکی خۆشە دەیگەڕمەوە برادەرێکی خۆمان پشدەرێ لە سلێمانی لە چاخانەی چای خواردەوە ئەویش کە چای خواردەوە شەکری زۆر پێ خواردووە شەکری زۆر پێ خواردووە دوای ئێوارێک کە دەچێتەوە هەمان چاخانە شاگردەکەت منداڵێک دەبێت دەیناسیتەوە منداڵ وریایە زیرەکە بەس شەکری بۆ دێنێ ویژ دەڵکاکە ئەی بۆ چام بۆ نانی دەڵێ خۆ مامەگیان تۆ بەس شەکرە خۆی دەڵێ شەکریشم بۆ نانی خۆشەویستان لەگەڵ یاریەکان دەچینە لای مام عەوڵای کاک بەختیار پێشەم شتێک بەخێراتندا دەکەم خۆشحاڵم بۆ هۆرە دەرفەتێک کە پێدان بەخشین بۆی بتوانین کەمێک بدوێنە سەر مەوزوعی ژیانەتی قەدیم چکە پێشەکی پیاو نابێ ڕێو شوێنی باب و باپیری خۆی ونکە گول لە سەر تاپای لەشی کونکونکە پیاو بە حەقێ ماڵوێران نابێ خوار و خێچی و لار و لەوێری بۆ ئینسانی مرد و پیاو نابێ بەبیرم دێک کاک بەختیاری خۆشەویست کە قەدیم خڕدەبووینەوە لە باخچەکان و لە پێش دەرک و ئەوانە دیارە نەنک پێیان دەگوت داپیرە ئەمن بەبیرم دێکە نەکن نانی دەکرد مەسەلەن ئەو کچۆڵانە لێیان دەورە دەدا کە لیان دەورە دەدا دیار بووجا قەدیم کە برێشیان دەزاریدا بە برێشتێکی کەمیان نەدەخوات بە تایبەتی داپیرەکانمان نەنکمان وەلعاسڵ کاتێکە تەماشات دەکرد دەیانگوت ئۆقەی دەزاریدا بنێشتێکی زۆر دەگوتراوە دەست خۆش بە بنێشتێکی زۆریان دەگوت ئۆقا ئەوە نەیکێن ئۆقە پێجا چاوی لە زاری کشۆڵان بۆ دەیگوت ڕۆڵی خۆم ئای ڕۆخۆت و پێدنێت خواتوش هەی ڕۆڵی دەزاری باوێ بەسفەتێ خوای گەورە دەیانزار بە ساوی خۆم دیومە و بە ئاگام لێ بووە کە نەیکێ ئەوای کردووە وێی داوە بنێشتەکەشی خوادەوە هیچ کێشێکی نەبووە بەڵێ دەستی دوی پێدەلێن دەبرت برم ئێستا بەڵام ئێستا تەماشاکاری سادەیی ژیانە بەڵێ خۆی هیچ ژیانێک لە ژیانی سادە کاک بەختیار خۆشتر نییە بەڵام بەداخەوە ئێستا تەماشا دەکەی ئێستا وەرە تۆ داهاتێک تەیە ئەو داهاتە تو بووە خاوەنی 6 دەفتەر پارە 100 دەفتەر پارە بەڵام هەموو 100 دەفتەرەکەی سەرفکە ئەو ژیانە خۆشە و سادەی کە ساڵ و جاران هەت بووە ئێستا بۆ ناگەڕێتەوە ئەوەی دڵنیا بە لەبەرەوەی دەڵێ پیاو نابێ ڕێ شوێنی با بووە پیری خۆی ونکە
گول لە سەر تاپای لەشی کونکە پیا و بە حەقی ماڵوێران نابێ خوار و خێشی لار و لێوەری بۆ ئینسانی پیاو نابێ بەڕاستی ئەو شتە کوردەواریانە لەزەت لە شتی کوردەواریدا بوو بەڵام بەداخەوە ئێستا تەماشا دەکەی دەگەڵەوەیدا تو لێرەکانە دەکۆخی گەنج لەوە دەرێت فێفڕە دەدا تەماشاکە یعنی ئێستاش هەتا ئەو پیرانی کە لە ناومەدا ماون ئەوانە سمبولی نمونەی کوردن ئەوانە بەڕاستی شتێکن هەتا لە ناوماندا بێنن کوردەواری هەردەمێنی بەڵام دوای ئەوەی کە ئەو پیرەمێردانە و کەسی بەتەمەن لە ناو کوردەواریدانەما بەڕاستی ئەو ڕێز و قدر و عورمەت و ڕێزە نامێنی ئەوەی کە ماوە لەسەر دەستی پیاوە قەدیمەکان ماوە کاک بەختیاری بەڕێز و خۆشەویست زۆر خۆشحاڵ بووم کاک بەختیاری مامەستاوات یارەکە چۆن دەڕوا کاک بەختیار بەفر و بارانێکە کەس بە کەس نییە بەفر براوەیان باران تا ئێستا هەر بەفر لە پێشە هەر بەفر لە پێشە بەفر لە پێشە دیارە هەڕۆژەکەی کاک عەلی تاسیری نەکردووە وڵای تاسیری نەکردووە چۆن خۆشەویستان بەردەوامی لە بەرنامەکەمان دیارە نێوان دوو کاک عەلی داما دیارە یاریەکیان دەست پێ کرد بە ناوی کاڵەمەستێنە بەڵام لە ئەنجامی یاریەکەدا دەمانوێت ئەنجامەکەی لە دەمی خوانەوە بیستین کاک عەلیەکە باسێکی ئەنجامەکەم بۆ بکەین قوربان دیارە لەو یاریەتدا مەبەستمان زیاتر بیرەوەریەکەیە یاریە فۆلکلۆرەکەیە کە نەفەوتێت برنەوە و دۆڕانی تێدانە ڕاستە ئەوان هەڕەشایان کرد گوتیان هەمیشە باران بەفرێتوێنیتەوە بەڵام ناتوانانی ئەوە بکەن ئێمە وەکو گروپی بەفر بردمانەوە بەڵام مەبەستمان بەڵام مەبەستمان لە برنەوە دۆڕانە ئێمەش بردومانێتەوە هەر ئەوان بردوانێتەوە زڵێن لە بەبا بارانە هەر لە بەفرێکم دەبێتەوە شتیوە وڵی هەندێک لەو پندانە درۆیە دوو لە ڕۆژنابتان پەرژین بێ ئەوە تا ئێستا لە بەرژەوەندی خۆی ئەوە بەفرەکە بردیەوە و باران و بەفرەکەتەوە زارسمۆلای کاک عەلی بەڵێ بەزا خۆی بەستەڵک بوو تێگەشتی بارانەکەش تەسیری نەبوو بۆیە بەڵام بابەتێکە بوو بەواقعی نەمە باران بوو چ بوو وەڵا تیژ بەڵام دەڵێن بەستیەتی بەستەڵک بوو بەڵام یەکشت هەبوو فێڵێکیان لێ کردین بەفرێ دەزانیت چ بوو خۆی دەبێت سەرەتا شێر و خەتی بۆ بکرێت درۆ شێر و خەتەکە شێر و خەتیان بۆ نەکەوتیان کاکە بەمە دەستیان کرد بە ژێڕانێ وەکتم تاوە یاریەکان تۆزێک دیکتاتۆری هەر نەک دیکتاتۆری تێدا بوو زۆر زۆریش هەر زۆر بەخۆشی بێ ئینشاءڵڵا سەرکەوتوو بوون دەستان خۆش بێت دەگەڕێمەوە لای کاک بەختیاری کاک بەختیار بابزانین لای تۆ چ باسەگەر خۆشەویستان و بەڕێزان دەست خۆش بێ مامەستاوات کاک عەلی بۆ دەستخۆشیمان بۆ هەردوو گروپەکەیە دیارە بەدەری کاک عەلی دەڵێ ئەو یارێ بۆ خۆشیە بۆ زیندوکردنوێ بەس خۆشیشە لە دەبرێتەوە وڵاز بە دڵخۆشی دەکەن حتمما ئەوانش دڵخۆشن کە براونەوە هارێ وەڵا دەست بە دڵخۆشی دەکەن یا بەرنامەکەمان بەردەوام دەبێت بەس ئێستا دەچینە لای مامۆستا یاسین بزانم مامۆستا یاسین چی بوو ئامادەکردوین گۆرانەیەک من شتێکی خۆش ئەگەر گۆرانیەک و نوکتەکتان پێشکەش دەکەم نوکتەکەمان پێشکەشکە بەڵام پێم خۆشە لە کاتی گۆرانیدا هەمویان گویان لێبێ خۆش بیان ناخۆش بێ طبعا نوکتەکە من کاتی خۆی ماڵمان لە حاجیاوە بۆیش مامۆستا حەمەدەمین ئێستا دکتۆر حەمەدەمینە لە زانکۆی ڕانی دکتۆرایە میوانمان بوو ویش گوتم دام داکم بە ڕەحمەت بێت تۆزێک دڵناسک بوو گوتم مامۆستا داکم یاپراغی کردوون بەس یاپراغەکان خۆش بن یان ناخۆش بن هەر بڵێ خۆش بوون وڵاویش دانیشت و کتیبە خۆی یاپراغێکی خۆشن ئەویش داکەم کتیجا خۆستا نەتخواد و کتیاخە بڕیارەکەمان وایە بەڵامیش گۆرانیەکە کە خۆش بیان ناخۆش بێ پێم خۆشە هەر بڵێن خۆشە گۆرانیەکەش گۆرانێکی زیرەکی نەمرە تەبان من بە کەمانەکەی خۆم هەر چۆنێکی بێ پێشکەشتان دەکەم پێشکەش بەو بەڕێزانە پێشکەش بە شەوی هێڵدا پێشکەش بە کەناڵی کوردانە پێشکەش بە هاوسەری خۆشەویستم مامۆستا ئامینە ئەو گۆرانەتان بۆ دەڵێم ئینشاڵڵا مامۆستا پێرسی گۆرانەکەت خۆش بێ و خۆشیشە وەڵاهی نازانم جا گوێگر بڕیارەکە وا دەی بڵین خۆشە گوێگرەکان دەزان ئینشاڵڵا خۆش دەبێت فەرموو بە کەمانەکەت لا بردار كيان دارا جايان هنزيرا يان هنارا ناويريم بيت مجواني جان بوستو خارا وديارا
شرتتاك ومنك وجن تظهر جيرني لو يراو شعور ليل ونهار جن قلبي بقرار ياو عاميني ما زانيني قد باريكي لي ونخشيني بتشي زاني أقلبهم دد بقاقاي كنيني دردشي دعوة بمن جاك فرحة من بيني قريد ويوصل برادر جان بمجرن قهر ماشيني لبردار كيان أواجان حريرة وبين دواو هم قد علي ظاند بهم جن صبحيتك ورجعوا أقرنا عبيبا يا رم جان خدا حافظ مال أقرنا عبيبا يا رم جان خدا حافظ معايا بس خوش بێت مامۆستاجان بە ئەو شعرەتان بۆ ڕێم دوای دوو نوکتەشان بۆ دەڵم دەڵێ تەماشێوای و ڕەحمەتی لە هەشتاکانەوە ئەمن کامێرەی ڤیدۆمەوە بۆ یەکەم جار کە خەڵک کەم هەبووە نەیدیوە شێواوی ڕەحمەتی لەسەر کورد و کورداتی دەڵێ مێژوو دەزانێ کورد چەند زەمانە بەشی هەر حەبس و بەند و زیندانە چەند جار فرۆشرا چەند جاریان کڕی چەند جار لە بڕا نەمامیان بڕی ئێستاش یعنی ئێستاش کە ئێستا هەموو ئەو دژمنەکانی چوادۆرەمان کە ئەمە بووینە جاش و خۆفرۆش و بەرز ئەویان ئێستا بە کەڵەکە و پیلان و تەکبیر ئێستاش دەگەڕێن کە کورد نەهێڵن بەڵام بە خوێنی کۆرپەی ناولانکان بە ئاهی ساردی دەرونی دایکان بۆیان دەست نادا ئەو خاک و ئاوا دوژمنانی کورد خەیاڵیان خاوە ئەوە شعری شێوای ڕەحمەتیە بەڵام لەوەیدا ئەمە تەبەن حەسەن و حوسێنین بە زۆر بەداخەوە کە حوسێنی برام نابینا بووە و لە شەکرێ و تووشە نەخۆشی دەناویدا لێرە ئامادە بوو ئەمە دوو بران وەکو یەکین هەردووکمان دوانین لە 53 لەدایک بووین بەڵام من زۆریاتر و زیرەکتر و ئازاتر و خۆپارێزتر بووم جارە بۆ لە بام خوا عەفیکەکە دەچووم دوو جار پارم لێوە دەگرت بام نەیدەزانیم لە پۆلی چوارم زۆر زیرەک بووم ئەو شێوەتان لێک دەچێت بتوانین وەکو یەکین بە پەساپۆرتی من چۆتە خاریج لێرە شەڕیان کردووە لە هەفتاکان چوومە جێگای هێناومەتە دەرێ لە ئەسکەریم لە باتی کردووە بە پەساپۆرتی من چۆتە خاریج ئیجازەی سایقیشم بۆ دەهێنا لە هەشتاکان چکە هەردووانە بووین ئەو کاتەی کە ئەمە ئەوانمان دەکرد ڕۆژێکیان تۆپێکی لاسی قەبوو 350 پێدەگوت شوشەکان ئەمش تۆپێن دەکرد ژوورێکی 6 بە 3مانە بوو هیواتم یاری بوو تەمان ئێستا دەمێکە یاریەکان ڕسم شتمان و ئەرشیفم ماوە تۆپەکە من هەڵدا خۆم فێر دەکرد ئاخری لە شوشەکەمدا هاتۆ بام خانووکەمان دووقات بوو بنەوە ئەدمای توتم فرۆش و شتوا بوو لەسەر دانیش بووم تی ئایشێ بە داکمی خوافەکەوتی بەڵێ تێوە کێ شوشەیشکان تۆڵا کاک حەسەن تی وەڵڵاهی بێتەوە دەیتەسێنم ئەمیشتم لە خوارە خۆم مات کرد هەتا هاتەوە حوسێن هاتەوە یەکسەر بام پەلاماریدا گرمەگرم پێم لە خوارە جۆم لێە تێوە بوا دەگەوت تێدی شوێگەی نشکاو توێرە وتێوە حەسەنە وەڵڵای لە حوسێنتدا وەڵا فەقیرە بیش ئەوم بەلێداندا و ئەوی لە پۆلی چوار لە جاتی من دەرچوو حەسەن و حوسێن دوو نوکتەی فەرقەی جیوانیە کاک حەسەن بە سەراتێکی خۆشت هەیە پێم خۆشە بۆم ئەبژێڕیەوە ئیسز نەکەی بەس کاک عەلی جام ناوبڕێ بزانم تۆڵەچی کاگەری بەڵێ
هل سقطيك حسني طبعا كحسن وكحسيني حاجي علي لقلا زي بدك من هي خلشنا الناس يمكن زع الناس برنامجي أو من هبوا يما شو تريك بو ليادي جهاني شانو دا أم برنامج كم برا دبت هادو كان لسر مزق دانيش بون أو شيني دا خوار شرطات وشتانا لسريك مزانيش بون برسيارم لديان كذكت أواني كدوس وبرادر ورفيقي شل صالح خوانن أواني قلاص زي حموان تمام قالوا دوانا كاميان كحسن وكاميان كحسين زور بيان عند ثاني يعني ما شاء الله وندل يقدسن زور برادر كان يعني عند ثاني كمان كحسن دي والله يخور جام برادر من بالقرآن كان هيس نشانه كان بيان ناسيا هيس نشانه كان كاك والله شلون يعني فيدا وقاد شمشكا خوش او بوم دعم كده مش جراي وعارف تبقى حسن حسين شلون اره والله وقت ما بتا اي بيشتر بجنزي بمدالي شلون ليكتيان جاده كرنو يعني والله بدك من كاكم بازك لحفتها شو طبعا من عسكري في راربوم كطوب كتيار لقلازي ده اما ما ينوى عزت قرا خوا في كالغ زوري مجيد حاج محمود دقرين بس يعني باب او داي باسيدك ما بو شاي او سارم بيبو بهج نارونيوم كربو كاكم رسمك ديوا او كاتي اما رسم قرتوا برسمك ما متو زوري بيجوان با اما طبعا لير دا كباسي يكم باسي او داكنوي قلاز زي كان اما كيكم كسي قلاز زي هاتوين توا لقد جماعتي بنوشان شيخ حسين رحمتي او خلكاتوين توا بو برنامج ما بو اللي ركانه بو اوي قلازه اللي ركانه تانشك ماندان او امبرتا بناو تانش بناو بركان بو قلازه شو كم وصاي اوم حسين ابراهيم كهرباء بهاو كاري خواو خرج قلازش تواني مان كهرباء طبعا بميجوي هم انا عباس او رحمتي ملا محمود رحمتي الله رسوميري او خلك درسنا بنو دايري كارو خوا في كاد ما محمد امين بو كارتهاش بو اوي كاد بو لقال السلماني هاو كاريه كنين بو ايش كان خرجي قلازي بو خوي بتلبا بكش بكرب من دار كهرباء كش يعني حتى كش لسنق سيد اندرا يقرتو بنزور بلام اسا بداخه هذا لا امنا او نا اتوكاد كي يشل دزدش تدل بو دكري بيشمو بو خوايبك بو خوتي بو ميلتك جا ساكا خرافه هيج اما الانسان اويا بس اول ما يكو باس كان اول ما يبواقع بيرو شيوعي بيش بارتي هبوا برادران دزانن او ميجو قيل كريم ابراهيم شيوعي بوا لقال تاقميكي زور شيوعي كان زور زيركو ازاولياتو ورياب زور يا كم كز مكتبي دانا مكتبي رنزل لشخص وحاول قاضي حاج عبد الله بو كقاضي كريم اما شاهدي ملكن بيه صدفه لبي جنجي وكو اسا هم شراني بون تاقمي كاتن لقى تاقمي كم شرمان كشبو بشر امنا قبل شركين ابو حسين كردي حسين لقى تاقمي كردي كاتشي بو بشركه بو طبعا اوان وقت خروبيتن ابو ليره قلتيان لو ما كشرتك استا بلم داجير كراوه بشكراوه همي لبي اوان بون اميش وقت نيوروب ومالمان لخواري بو خو في كبامتي او باش شوي بوكنو بينا مستيكتم او دستم تي برخواني بو رمش بار لا او ما يدبس سر هويرو ماريو خوار نش كما خو كوك لو تشوم بردمو هر بد اسمو بدغان كدو تشوم جوري امن دامنا لقال وان دستم بيقولوا حسين روج بباستي تشو ماله اگر تشو باش دو 3 ساعات 4 ساعات 5 ساعات في شو هاتوا ايش هاتن كان هو بجارتان توا بلا نازان كي حسن كي حسينه طبعا مجاوده ما هاتوا بقى كان امن درسهم او هاتوا زي ما كاتوا بام توكو بينا مستكتم لسه تيسال يا وقت بابا بل زي كيف جاك شو وقت كده يكتب بابا خو بابا اتولا زي جاري ولا باتي وي امرت بخطارك بتقول لي ويد دي والله راسك خو بقرعه لا ظالم اول بخش خلك يا جماعتي ساو خوش منزور خوش حالت كردين لساق بيا اخو بخوشي ايوه واوشو بس خوش بيا اخو
خۆشەویستانم بەردەوام دەبین لە بەرنامەکەمان دیارە یاری دووەم دەست پێ دەکەین کە باسێکمەوەی کاگە لێو یاریان چییە؟ ئەو یاریەوە کوتمان ئەوە یاری کوچی بنبەڕی پێ دەڵێن هەرکو پێشتر ئاماژەمان پێکرد مەبەستمانەکە یاری کوردەوەریەکان لە ناو نەچن و چێزێکشی لێوەربگرین وەکو ڕۆژانە ئێمە بەدەیان و بەسەدان زۆر یاری و ش دەبینین لە موبایل و لە تەلەڤیزیۆنەکان بەڵام یاریەکانی خۆمانمان لێ بیرچوونەوە ئەگەر سادە و ساکاریش بن مادام مۆرچی کوردانە یار پێمان خۆشە پێمان بڵێ یاری چۆن یاریە تەمان من سەروەستام ئەو گورزە ئەدەم بەدەستی یەکێکیانێکی چالێتە ژێر ئێرەوە کە هاتە ژێر ئێرەوە لیرا لە کێشێت مەسەلە لەو ناوانەی کیە ناوێکێکە ئەگەر ناوەکەی زانی ئەو دێتە ژێرەوە و کوتکە دەزی نستی ئەوانێکە هەتا دەیزانێ هەر بە هەمویان لەوی دێتن دەست خۆش زۆر سپاس با دەست پێ بکەین فەرمونون ناوێکتر دەزانن خورز نێنێمە جا لی دەبزانم چۆنە بەس لە سەرینە زانیار الله زانیار وەرە زانیار وەرە یاڵا بەقەوتر لێ ڕاکێشە لێی دەمەتە سەخۆنایەش کۆخۆناش زەمزانی تەمبەیەکەوە زۆری یارە کێ بوو؟ ڕێباز؟ ناو نییە ئاریان؟ هاتەوە دەتوانێت شێوازی دانەکەت بگۆڕی شێوازی دانەکەت تریش لەکەی ڕالێ یاڵا لای مێڵە ڕاستە و ڕاست مەبە یاڵا بەنجین بەنجین نەبوونە خێر ڕێباز وەرە پێشێ گەندێک کە سات بایە کەمن بۆیە دوو دەزانێت ها هەرۆڵە ئەرۆڵا کەمن بۆیەوە زانیار نەخێر ئاریان بەنجین ئەخیاوانی کە هاتوو ناوێ نازانم بێڵە ئاریان زانیار نەبوو زانیار ئەوە ئێستا ئەوەیە جاران ئەو یاریە کە دەکرا شتێکی وا بوو کە ئازاریشی بەڵێ تەواقەتە درێژە بۆ ئەوە یاڵا دەبەرێت من بۆ کوپەڵێ بچێ ڕاگێت ئاریان؟ بەنجین؟ ڕێباز؟ ئاریان؟ ڕێباز؟ گرێگان کردەوە گریانی بێدا دەڵێ بەردەشینی وایە ڕێباز؟ نەبوو کێ بۆ نازانم نازانین بەوەی بەیان بەش دەکەی ئاریان؟ نەبوو بەنجین؟ لێ کاکەدەی گرێکی چاکی بێدە گرێکی چاک ڕێباز ناو نییە زانیار ڕێباز وەرە کەمە یەکێکا زیاد کە کاگە عەلی دەستان خۆش بەو یاریشتان یاریێکی جوان بوو لەشتان ساق بێخوا دەگەڕێم وڵای کاک بەختیاری کاک بەختیار فەرموو دەستان خۆش بێ یارێکی جوان بوو یارێکی خۆش بوو هينادا
هيلادا 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 بشرينا خوينت شيرينا خوينت شيرينا أي هوا شوت شيرينا محالي مذكور محالي مذكور أي هور محالي مذكور ما يموت وما يمشي في سقاير شوخي جقربة أي هور شوخي جقربة ويلادا ويلادا وبلادا وبلادا وبلاد بشرينا شوت شيرينا شوت شيرينا أي هوا شوت شيرينا أمان 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 عود الله وقبت برستي قركات تساوكت عود الله وقبت برستي قركات تساوكت نجكا وتشكي تساو ذلفتك الله وكت أي مان أمان 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 قرتي الشيلي بثبري خندرو بلا وكت قد بضرك بازدناكم نايزرين منا وكت أي مان أمان 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 أي لمين أي لمين أي لمين تشمكر لخوم خۆش بێ بەشتان ساغ بێ شتێکی جوانە ئەی وتریبی حریفایان دەستکە بە نەخمەخوانیە و ئەی وتریبی حریفایان دەستکە بە نەخمەخوانی ئەوازی تۆیە بۆ دڵ وا دەفحەکە خەمانیە ئەوازی تۆیە بۆ دڵ وادفحك خماني خنتي لك يا مرا يا زويو بومبا باقول زوبا زويو خنتي لك يا مرا زو بومبا باقول زوبا زويو خدايا شكرم باتو من هما مهتاب خلا رويو خدايا شكرم باتو من هما مهتاب خلا رويو ڕاستی جوان بوو ڕاستی جوان بوو ڕاستی جوان بوو خۆشەویستان و بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین دیارە شەوی هەڵدا شەوێکە شەوێکی دوور و درێژە کاتەکانمان دابش کردو بەسەر چەند بڕگە و چەند شتێکی خۆشدا دیارە شەوی هەڵدا شەوێکی عاشقانەشە جا بۆیە دەچینە لای کاکێ شوانە هەڵە نەبم شعرێکی بۆ ئامادە کردوین بزانم ئەو شعرێکی ئامادە کردووە چییە کاک شوانە سەرتا بە خێراتن دەکەین زۆر سپاس کاک بەختیارجان چاوت ئامادەکەم خۆشحاڵ بووم بۆ ئەو شەو جوانە چیت بۆ ئامادە کردوین بەعقەت شەوی هەڵدا شەوێک بووە بۆ عاشقان و خۆشەویستانیش هەلێکی زێڕین بووە بەڕاستی جوانی باش باشیان گرتوون لە شەوی هەڵدادا بۆ نێو ماشان مەکەوە بەنێو ماشان ناکەوە شعرێکم ئامادە کردووە بە خۆشی برادەران میشە شعرەکان بۆ دەخوێنەوە دەست خۆش بێت فەرموو چۆن دڵت دێت چۆن دڵت دێ ئەو دڵی من کە قوربانی چاوان تا ئەی ئەو ڕوحەی من بۆ خۆشبەختیت هەموو کاتێ میوان تا چۆن دڵت دێ ئازارم دەی گوناهم بەس خۆشەویستن تا کە دەشزانی چاوەکانم گشت کات تامە زۆی بینی تا من زانی و مەدڵدارەکان برین بۆ یەکتر چارە ئەکەن نەکوەکو تۆ خەمم داتێ و برینی یەکتر قوڵتر بکەن بەس من بە ئازارەکەت شادومان و بەختەوەرم هەتا ماش بم ئەو دڵی تۆ هەر دەکەمە تاجی سەرم هەر دەکەمە تاجی سەرم. زۆر سپاس.
ڕاستی شعرێکی خۆش بوو خۆشەویستان دەچینەوە لای میوانە بەڕێزەکانی کەش بزانین ئەوان چیان بۆ ئامادەکردوین دوای دێنەوە لایوش کاکە حەسەن بزانە فەرموو شوێ بەیاوادی عمری ڕاوە بردوم بەیادی گوڵی تازە کۆچ کردم سەرێ بکێشە هەوارگەی وێران کە تاریکترە ڕۆڵە گیان لە دیدەی کوێران ئاخ لە سینەما داخ لە سینەما داخی سینەما ڕۆڵە گیان وا لە سینەما جانا بەیادی ساڵی ڕابردووم بەیادی ئەو گوڵەی ڕۆڵە گیان تازە کۆچ کردوم ئەوەش بۆ خۆشیە و برادەرانە وەلەو غەمگینم دڵشکاو ڕۆڵە گیان بەخوا دڵبرینە شەوی یەڵدایە باسی ئەومان کرد کە مامۆستا نالی ئەو شارە عەزیمەی هەیە کە شەوی یەڵدای زیندوو کردوتەوە شەوی یەڵدایە یادەی جوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو ئەم شیعرە مامۆستا عەدنان کەریم هێندەی تری زیندوو کردوتەوە لە ناو چین و توێژەکانی کۆمەڵگادا جا مەبەستم لە چێ مەبەستم لە وردەکاری شیعری کلاسیکە بەتایبەتی مامۆستا نالی پێم باشە لەبەرەوەی هەم تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنی کوردانەیە دێڕە شعرێک بێنمەوە کە بزانین شاعیرێکی کورد و شاعیرانی عەرەب هەڵوێستیان لەسەرەوە چۆن بووە مامۆستا نالی بۆ خورما دوو دێڕی هەیە دەڵێ دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی دەخیلت بم یعنی دەستە ئەژنۆ بم بە قوربانت بم لەبەرت دەپاڕێمەوە ئەتۆ نەخیلی خورمای یان ڕووتابی یان ئەو دەنگەڕەقەی ناوی خورماکەی وەها شیرن ئەتۆ ئاوا شیرنی سینە نەرم و تەمەن ناوکی خورماکەی زۆر ڕەقە بەڵام توێژاڵێکی تەنکتەنکی پێوە زۆر نەرمە ئەوەی تەشبیه کردووە بە سینگ و بە سینە دنگەڕەقەکەی تەشبیه کردووە بە دڵی سینە نەرم و دڵڕەق مامۆستا ژاری مکریانی دەفەرمێ دەڵێ خورماتەوە لە ناو عەرەبە لە شوێنی گەرم و ئەوانەیە بە هەموو شاعیرەکانی عەرەب ناتوانێتەوە تا ئێستا دوو دێڕ شیعری ئاوا بۆ خورما بڵێن کەچی نالی لەو شارە زورەیەوە ئەو شیعرە جوانەی بۆ خورما گوتووە سپاسانەکەم گەورەی شاعیرانی کورد نیشان دەدات بەڕاستی شعرەکانیان زۆر جوانن هەرچەند قەدریشیان کەم ژیراوە دەچینەوە لای مامۆستا یاسین دیارە مامۆستا یاسین ئەوش شعرێکی بۆ ئامادە کردوین بزانە ئەو شعرەی چییە و باسی چ دەکات طبعا شعرەکە ئەی باوکی ڕەحمەتیمە باب مەلا عوسمانی ئاڵەیی شعرەکە دەڵێت کوردان هەتاکەی بۆ یەک ناگرن ڕەگی خەیانەت لە بین بەرن هەموو لە ڕاستخۆ قسەپاڵەوانن بەڵام بۆ یەکتر دژمنی گیانن بەس یە دوو دەستی و بەزم و هەمهەما دڵ و دەروونم سەرچاوەی خەما چاڵ و لەتیف چکاکە حەما هەموو یەکگرن ئارەزۆم لەما بەدەستە جەمعی وەرنە مەیدانێ دوژمن ڕادەکا خوددا دەزانێ هەموو ڕۆڵانی یەک نیشتیمانن چکڕە بەگزادەیان میر و خانن یا ڕۆڵەی وەرزێر کاکی سەپانن یا ڕۆڵەی شوانیان هیگاوانن هەموو لە یەک خاک هاتوونە دەرێ بۆچی دەهێڵن واتان بەسەرێ بەڕاستی شعرێکی تاوا کوردانەیە خۆشەویستانم لە بڕگێکی تردا دێنە خزمەتان دیارە پرسیار و وەڵامە لەنا ئەو سەبەتەدا چەند پرسیارێکمان ئامادە کردووە وەڵامەکانیشان بەدەستمەوەیە پرسیارەکان کلتورین کوردەوارین و زۆر قورس نین
ئەو کەسەی کە وەڵامەکە دەزانێت دەبێتە خاوەنی دیارەیە کە لەلایەن کۆمپانیای فامیلی بۆکسەوە کە جیازێکی ناخۆیە بۆ کەناڵە ناخۆیەکان هەم بە لام پیشە دەکە هەم بە ئینتەرنێتی شێ دەکە سوپاسی کۆمپانیای فامیلی بۆکس دەکەین کە سپۆنسەری و بەرنامەیە کردووە جاستا ئەمە دەچینە لای خۆشەویستان بزانم کێ بەشدار دەبێت وەڵامەکەی زانی خەڵات دەکرێت بەسەکە نەیزانانی ئەو دەبێت خەڵاتمان کات شتێکمان پێشکەشکە دەبێت شتێکمان پێشکەشکە بەشدار دەبی بژێرە بە ژمارەی پرسیارەکەم بۆ بخوێنە بزان پرسیارەکە ژمارە چەندە ژمارە 5 بەڵێ ژمارە 5 بزانە دەڵێ چی بخوێنەوە من لە باوکتە و لە دایکتە نەخوشکتە و نەبراتە مەتەڵە لە باوکتە و لە دایکتە نەخوشکتە و نەبراتە یەک دقە کاتت هەیە نازانی شتێکمان پێشکەشکە ناتەوا یەک زەر ناوەڵە هیچ خۆشە بژێرمەوە بڕۆ کامێرایکە مامۆستاژیان بەڵێ ئەوە تووشی حادیسی سارەی ببووم شەوێکیان کاک محەممەد گرمداخی لێرە نیە ئێستا هاتبوو بە میوانی ئەوانە هاتبوو لێم بپرسێ بەڵحاصل ئەویش تۆزێک بە درەنگەوە هاتبوو ئەوانە بەرامبەرم دانیشت بوو ئاوا میسەرم هەموو لە فاف وشتی لێ ئاڵا بوو بینێکیار خۆی دێنا و دەبرد و هەستم پێکرد ینی شتێکی لە دڵدایە ئەوانە تما گرمداخی وەڵی مامەستا خەجاڵەتم بۆ خوای بڵێم نەوزانی وەزانی ومە کە تووشی حادیسی سارەی بوو ئەوانە بەڵام بۆ خوای بۆم نەکراوە بێم داوای لێبوردن دەکەم ئەمەژەو کاتی سەرم هەر لە فافوشتی پێ بوو بۆ کاکەت و بۆ کام دەعمەیاتووی تیوەڵا ئەوەی لای پردێکت و گرگاکەەوە کۆن بوو دەست خۆش مامەساژیان دەست خۆش بێ لەو ڕیزە بزانم بەس بابینەوە ئەو لاش با یەکلۆبەر یەکلۆبەر بزانە ئەتوو دەیدی بۆمان بخێنە بزان ژمارە چەندیشە پرسیارەکە ژمارەدا قاتڵ واتاتی واتە چیە قاتڵ واتاتی یعنی بکوش نەخێر قاتل نا قاتڵ وشێشی کوردیە وشێشی کوردی پەتیە قاتل لەگەڵ قاتڵ حوتێکی لەسەرە جیاوازە ئێوە قاتڵە قاتڵ واتاکەی چیە قاتل نایزانی شتێکمان پێشکەش دەکەی ئەویش نازانم ئەو پرسیارە مەفتوحە کراوەیە کێ وەڵامەکەی دەزانی دیاری پێشکەش دەکرێت تەنها کە عەلینە قاتڵ واتاکەی چییە قاتڵ قاتل نا قاتڵ قەت ئەوە نییە بکوژ نییە ئەوە جیاوازە وشە علی شەوزەمە پرسیارە نەبینیوە نەبینم ئاسایە مەفتوحە کچێک پێی خۆشە بەشدار بێت دەزانێت وڵامەکەی دەزانێت بەمانەی قابیس نایە با بڵێن جان چێش نەخێر دەفرێکەیە ئێرانی پێ دەڵم قاتڵە یعنی نەخێر ئی ئاوشتی وایە وانێ خۆشەویستانە و پرسیارە دیارە وڵامەکان نەزانێت نایزانی بۆ زانیاری قاتڵ واتە ترش ئەوە وشێکی کوردی پەتیە تۆزێک دەگمەنە وشەکە واتە ترش قاتل واتە بکوش قاتڵ واتە ترش خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچینەوە ڕزیەوە بەرێ بزانم چێ ئامادەیە مامۆستا فەرموو مامۆستاژیان ژمارە چەندە پرسیارەکەت پێمان بڵێ ژمارە 6 ژمارە 6 دەڵەچی ئەگەر بیگری نایخۆی ئەگەر بیخۆی نایگری ئەگەر بیگری نایخۆی ئەگەر بیخۆی نایگری مەتەڵە حتمەنە مەتەڵە بێدەک بتخوات ئەگەر بیگری نایخۆی ئەگەر بیخۆی نایگری ڕۆژوە
تەواو وەڵامەکەی دەست خۆش مامۆستا خۆشەویستان مامۆستا وەڵامەکەی زانی بەبێ هاوکاری بەبێ یەکتیش وەڵامەکەی زانوی دەبێتە خاوەنی جیازێکی فامیلی بۆ کەس زۆر سپاس دەستان خۆش سپاس بە هەموو لایەک دەچینەوە لای میوانێکی تر بزانە پیرۆز بێ بۆی بخێنەوە مامۆستا سیاری هەشتەمە پێپێچە چییە هەشت پێپێچە وشەشی کوردەواری قەدیمە پێپێچە واتاکەی چییە بۆ شتێکان لە پی جوان بۆ ماشی بکە بزانە چی پێپێچە بە شت بە شتێک کە دەیبەستن هەڵێ پێ پێچە یعنی پێت بپێچە پێ پێچە نا واتاکەی ئەوان نیە تقریبان بۆمان بە چ دەگوترێ پێپێچە بۆ شتێک کە تۆ شتێکی دەپێچی وەکو بڵێن بانججێ قوماشێک قوماشێک بانجێ شتێک پێی بپێچرێ لێ نزیک بۆ لێ نزیک بووی بەس وەڵامەکەی ئەو نییە پشتێندێک پێ ئەوێک پاچە پەڕۆیەک شریتێک گورستێک پێی پێچە پێی بپێچرێ بۆی چووی بەس وەڵامەکەی دقیق نییە وەڵا ئەوەندە دەبێەوە بیرشکی لێ بکەوە وەڵا بیر چەند لێ بکەم شاری شێوان بۆ حەزە کردوم باسی کودایەتی کردێک باشکیاگیاسی لە مێشکمدا شعرێکمان پێشێکی وەڵامەکە دقیق نییە سەیری کامێرەکە و پێششماکە ڕوو لە کامێرا بکە تەمەەن هەر شعرەکانی شێوای و ڕەحمەتێک کە لەسەر کوردایەتی دەگرێت کە باز نەکەینەوە شەری خۆ و ناخۆشی و دەڵێ مێژوو دەزانێت کورس چەند زەمانە بەشی هەر حەبس و بەند و زیندانە چەند جار فرۆشرا چەند جاریان کڕی چەند جار لەبەر ڕانە مامیان بڕی ئێساش بە کەڵەکە و پیلان و تەکبیر ئێستا دەگەڕێن کە کوردی هێڵن کە ئەوەشم پێشکەکردن دەرەوەیکیان دوای دەڵێ میلەتی کورد یەکتر دەگرێ دەست لە ناڕێشی هەڵدەگرێ ئاڵای بەرزی باڵا دەبێ مزگێنی بێ کوردوا دەبێ خەسەخانە مەکتەب حەمام لە گشت دێ دەکرێت تەمام مزگێنی بێ کوردوا دەبێ ئاقڵ دەبێ پیاوی نەفام دڵسۆز دەبێ بۆ نیشتیمان مزگێنی بێ کوردوا دەبێ ئەوە لە جاری پێ پێچێت دەست خۆش بدەچینەوە کاک عەلی دێنە لای زەنابەت تۆ شتێک هەڵبژێرە ئێستا وەڵامەکە پێشەوەی ئەو کەم وەڵامەکە کاک عەلیجانی دەقات خوا بارمەتی پێ پێچە بەواتای چی دێ خوماشێکی هەڵدراوە بۆ هەڵگرتنی خواردن زیاتر شوان و خەڵکی گوند بەکاری دەهێنێت نانوشی تێداویژرێ شوانەکان و ئەوانەی کە کاروانچین ویان ئەوانەی کە دەستنە شاق و شێوانە ئەوانە بەکاری دێنن بەڵێ کاک عەلیجان پرسیارەکەت چێ بزانە ژمارە چوار خەڵکی چاوپیس بەچی دەڵێت تیا ژمارە چەندە وشەکە ئەوەکە چوارە ژمارە چوار خەڵکی چاوپیس بەچی دەڵێ چاوپیس بەچی دەڵێ بەچی دەڵێ بێ تیا بەچی دەڵێن تیا تیا جا باشە ئەگە شتێکی سیر ببینێ یان وەکو چی بۆ نەمونە خەڵکی چاوپیس کاڵیجان سەری کامێراکە دەبێت شتێکمان پێشکەکە نەیزانی ئەگە ڕاوەستاکە بۆ خاتری خوای ئێستا هیچ نەبوو ئێستا هەر لە قاپانە خەریکە پێ زۆر ئاسانەکە یەک تۆزبیری لێ بکەوێت دەیزانی بڵێن کەسێکی ئاسوود و چاوپیس کە دەوڵەمەندێکی دەبینین دەڵێت تیا بە زۆر شتێکەش دەڵێت تیا وەڵام نییە دقیق نییە تیا بەگە کەسێک دەنجی خۆشە بەشتی کەش دەگوترێ ئەوەکێکە لە نمونونەکان وەڵامێکم دەوێکە یا ئاشاشتۆکە کەرێک دەزەڕێن دەڵێت تیا بەدەدانان دەڵێت تیا بە زمانی دەڵێت تیا نزیک بووە وەڵامێکی دقیقم دەوێ بە زمانی دەڵێت تیا بە لێوان دەڵێت تیا بەدەدانان دەڵێت تیا کاک عەلی وەڵامەکەی زانی جیازێکمان دەنێ جیازێکی ئەو بۆ ماڵی کە لە پوری نەمان بوو باشە کوڕینە جیازێکی فامیلی بۆکسە هەموو کەناڵ ناخۆیەکانی تێدایە کەناڵە جیانەکانی تێدایە
کۆمپانیای فامیلی بۆ گەزێکێکە لە کۆمپانیا هەرە سەرکەوتەکانی بەخشی ناخۆ بۆ گواستنەوەی کەناڵە ناخۆیەکان کە بە ئۆنلاینیش زیاتر لە 9,000 کەناڵی تێدایە بە ئۆنلاین. کاڵیجان پیرۆزت بێ و پیرۆزت بێ پیرۆزت بێ دەست خۆشە پیرۆزت بێ پیرۆزت بێ پیرۆزت بێ پیرۆزت بێ. خۆشەویستان بەردەوام دەبین دیارە پرسیارەکەمان ماوە ئەو گەنجە جوانەش پێی خۆشە بەشدار بێ بزانم دەنجی خۆشە وەگەر نەشی زانیەوە شتێکمان پێشکەش دەکات. دڵشکاوی شاعیر ناوی چییە؟ خەڵکی کام گوندی پردەرە؟ دڵشکاوی شاعیر ژمارە چەندە؟ دڵشکاوی شاعیر ناوی چییە؟ آخر خەڵکی کام گوندی پردەرە؟ هەر بخۆی ناوی دڵشکاوە؟ بەخۆی دڵشکاوی لەقەبە داسناوە بەخۆی ناوی ئەسڵی چییە؟ بۆ نەسا پیرەمێرد بۆ نە پیرەمێردی شاعیر ناوی کەی لێیە ناوی پیرەمێرد نییە ناویش کەی لێ بۆ ئەوش هەروە بەزەوە لەقەبەکەی گۆڕی لەشکاو نییە ئێستا دڵخۆشە. ئێستا دڵی خۆشە؟ کاکە بە دڵخۆشی قەوڵمانە یاڵڵا بەڵامەکەی نزیک شەمانە ماڵ لێرە نزیکە ئەو ئاسانیش ئاسانکاریمان بۆ جەناویشت کرد. گوند خەڵکی قەڵاتزەیە گوندەکە لە قەڵاتزەیە گوندێکە لە قەڵاتزەیە مامەساسین گوندەکە لە قەڵاتزەیە ناوەکەشی ناوی یەکەمیشی بڵێ هەر ڕازی نازانم نایزانی شتێکمان پێشکەشکە شتێک پێشکەش بە کەناڵی کوردانەکە شعر گۆڕانی نادەبێ بڵێ سزایە ئەمە دیاری پێشکەش دەکەین دەبێت دیاریمان پێشکەشکەمادە نەیزانێت خۆش نەیزدان چیت بەجێش بە دێڵداری بە ژیانیش و یادگاری چیت بەجێش بە دێڵداری بە ژیانیش و یادگاری هەموو عمری گەنجیم دەڕوا بە شیوەن و بە جوودایی دێمەوە 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 بەسەم جارایە بیرێ بکەوە پەشیمانم دەرگا بکەوە بەسەم جارایە بیرێ بکەوە پەشیمانم دەرگا بکەوە ڕابردوومان مەسێڕەوە ڕابردوومان مەسێڕەوە دێمەوە 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 دەست خۆش بێت مامەساسیش خۆش بێت مامەساسی نەوی شاوکار بدەستی جەنابیش خۆش بێت دێمەوە ئەو ڕیزەی کاک ومێدیش لەگەڵمان بەشدار دەبێت توش ئاسانە کاک عەلی تەنیشت نەچی ڕاوکاری کرد مایکەکە وڵا کاکە ئەویان ناوی شوارانی کردووە پرسیاری ژمارە چەندە؟ کەعان لێگەڕێ کەعان لێگەڕێ ژمارە چوار چەند چەندە ژمارە چەندە؟ ناوی چوار لە کانیەکانی ناو قەڵاتزێ بۆ بڵێ چوار کانی لە کانەکانی ناو قەڵاتزێ کانیە زێن ئەوە یەک جووتکانیان مام قاسمە پێی نانە ماڵە خۆمان نا لەو لاترا کانیە گرب داخیش کاکە ئەوە سێ ئەوە چوار 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 ئەوە چوار چوارم کاکە دای دووبارانکەوە جووتکانیان جووتکانیان کانیە زێن کانیە مزگەوتی مەلا سعدی ئەویش باوە زیاد کەم کانیە گرب داخیش تا دەست خۆش بێت ئەگەی کەش دەزانی تازە بردووتەوە بەس هیچ کە دەزانی وەڵڵاهی ئاوا لە نەکاو زۆر کانیە شێخە نەماوە
نەماوە ئێستا هەر هەبووە دەست خۆش بێت وەڵامەکەی زانی دەبێتە خاوەنی دیارێکی تر لەلایەن کۆمپانیای فامیلی بۆکسەوە کە دابین کراوە جیازێکی ناوخۆیە کاکە گیان ئەوە دیارێک لەلایەن کۆمپانیای فامیلی بۆکسەوە پێشکەش بە بەڕێزت ئەو جیازە کۆمپانیای فامیلی بۆکسە باشە دەست خۆش بێت دەستخۆشی بجە نابیشت ئەوەشمان دەوە دەست خۆش بێت ژمارە سێ مامەستا مامەستا سوێر بۆ بخێنەوە مامەستا ناوی 5 شانۆکاری دێرینی قەڵاتجێ بڵێ هی پێش ساڵی هێشتاکەن ژمارە چەندە؟ حەمەی ئاشێ ژمارە سێ حەمەی ئاشێ کاک غەفور مام غەفور غەفوری اسماعیلی مام غەفور نییە ئەوە دوو بەس نییە؟ نا دەبێت 5 دانەمیان چوار دانە بەلانی کەمە بزانین سیانم بۆ یەکدانێکم بۆ کەم کردەوە خۆی 5 یەکن بۆ کەم کردی قەی ناکەم مشکلی خاتر دەگرین دوت گوتووە دوی کە بڵێتەوە ڕاوەستە ئەوەی قوربانی ئۆمەری برایمە قوربانی نا بابەت لێم تێکمەدا ئەوە یەک دانت ماوە یەک دانەکەی بڵێتەوە ئۆمەری برایمی قوربانی کاک غەفوری اسماعیلی ئەوانێکی پێڵن ناوەکەی کەناڵە حەمەی ئاشێ قورئان ئەویدی زەحمەتە زۆر دەزان بەسا خۆم قەڵازەی نیم کاکەم ئەم قەڵازەی سینیمە من ئاڵی ئەسڵەکەی نیمە مامۆستا خۆشەویستان لەبەرەوەی بۆی چۆ شەرنی هەموو وەڵامەکانی سێ وەڵامی زانیوە بۆیە بەلای زۆریدایە شایانی وەیە جیازەکەی پێشکەش بکرێ مامۆستا یاسین چگەشتەوە مامۆستا یاسین زۆر ماندوو بە لەگەڵ من مامۆستا یاسین قسەی خۆشی پێشکەش کردوین گۆرانی پێشکەش کردوین جیازێکمان ئاخر جیازەشە شتی کەمە خۆشەویستان جیازێکی تری فامیلی بۆکس پێشکەش دەکەین بە مامۆستا یاسین دیار بوو لە وەڵامەکە سێ بەپاڵ دەرچوو بە مامۆستا یاسین پیرۆز بێ فامیلی بۆکس سپاسی کۆمپانیای فامیلی بۆکس دەکەم ڕێز سەڵام هەیە بۆ هەموو کارمەندەکانی و دەستیان خۆش بێت دەستی زانابیشت خۆش بێ ئەوشە زۆرمان مادووکرد مامۆستا جان لەش ساغ بێ ئەمە جیازەکان تەواو بوون کارتمانەیە کارتی جیازی ئۆنلاین کە بە مۆبایل کار دەکا لەلایەن بەڕێز کە وەسام مەهدی کە دابینی کردوون کارتەکان 5 کارتە لەناو مۆبایل بە آی پی شە دەکا کاک وەسام مەهدی سەتەلایت دوکانی لە بازاڕی بەرامبەر بازاڕی مۆبایلی هەیە 5 کارتی دابین کردووە بۆ کەسانێک کە وەڵامەکە دەزانن سوپاسی کاک وەسام مەهدیش دەکەین دەچێنێ مامۆستا حەسەنیش بزانم ئەویش یەکێکی لە وەڵامەکان ئەگەر بزانی ناوی مانگەکانی ساڵ بە کوردی مانگەکانی ساڵ بە کوردی مانگە کوردیەکان ناوی مانگە کوردیەکان بڵێ ناوە کوردیەکان نەورۆز خاکەلێو گوڵام زۆزەردان کوشپەر خەرمانان ڕزبەر مشتاخان سەرماوسا بەفرانبار ڕێبەندان ماوەنی کەشمان بە زۆر دزانین وڵا خۆی 12 مانگە 12 مانگە خۆی ئەگەر بکرێ بە پێی وەرزەکان بیان لێ جوانترا خاکەلێو نەڕۆژ و خاکەلێو بەڵێ خاکەلێ وەنیە دوایوی وەڵی زامان وە کرد ڕەسەمێ حیبینێت تا ڕەسەمەیە بازە دازستانە دەی حیبینێ خاکەلێ گوڵان زۆزەردان خەرمانان کوشپەر گەلاوێش ڕزبەر مشتاخان مشتاخان زمان ناویشکەیە هەر هەتەوە مانای کوردیە گەڵا ڕێزان سەرماوس بەفرانبار ڕێبەندە
تەواو دەست خۆش بێت خۆشەویستانەوە ئەو کارتەش هەری کۆمپانیای فامیلی بۆکسە ئەو کارتەش هەری کۆمپانیای فامیلی بۆکسە تێکەڵی ماجەوا دوستێکی مستاخان لەوانەیە نەبێ مستاخاندانە سێ هێزە تەوا کە حەسەن تەوا بەنسبەت مانگی کاکەلەوە کاکە مانگی کاکەلەوە هێدە کەس بە هەڵە دەڵێ نەورۆز نەورۆز یعنی ڕۆژی نوێ ڕۆژە مانگ نییە بۆ ئاگاداریتان بۆتە ناوی نامانگەکەی چۆن مانگەکە کاکەلەوەیە ئەوە ماوەسا حەسەن تا مامەسە کاتەکە تۆزەکەم تاوە دەست خۆش بێ خۆشەویستان مامەستا حەسەن دیارە وەڵامەکەی زانی بۆیە ئەوەش کارتێکی کۆمپانیای فامیلی بۆکسە ئەوەشیان بۆ مۆبایل لە ئەندروید کار دەکا کۆدەکەی داخل دەکەی و دەتوانانی سەری کەناڵەکان لێ مۆبایلەکەتەوە ئەوش پێشکەش بزەناوێت ئەوش کۆمپانیای فامیلی دەستخۆشی لە وەستامانی دەکەین سینۆلای برادرانی خۆمان ئەوانش ئەگەر بەشدار بن کاک شوانە بەشدار دەبی ئەوەی بگرە یەک ئەوە ماوە یەک پرسیاری حەوت شتێکەی خۆتە بەڵام خەڵک بەکاری دێنێت ئەوە چیە شتێکەی خۆتە بەڵام خەڵک بەکاری دێنێت شتێکەی خۆتە بەڵام خەڵک بەکاری دێنێت بەڵام خەڵک سارێکی ئاسانە خۆشەویستان بۆ یەک کەسێ نابێ اختیارم نادەی هیچ ڕێک دەیزانێگە بێڵم حەچی بم بیزانێ هەر زۆر ئاسانەوە اختیاری نییە ئی خۆتە بەس خەڵک بەکاری دێن ئەم بەکاری دێن توشە شتێکە هی خۆتە بەڵام خەڵک بەکاری دێنێ وڵا نازانم پێم کاک شوانەژان نایزانێ شعرێکمان پێشکەشکە گۆرانیش دەبێت گۆرانیش دەبێت دەبێت هەر شتێکمان پێشکەشکەی دەبێت تەپڵ خۆشەویستان کاک شوانە وەڵامەکەی نەزانیوە بۆ شتێکمان پێشکەش دەکا فەرموو باشە گەر وەڵامەکەی بزانە پێ گوتۆ دەیبڵێ وەڵامەکەی بڵێ شتێکە من دوو ناوم هەیە نەژاد و شوانە وەڵا هەر خەڵک پێم دەڵێ نەژاد شوانە ناوەکەشی خۆم و خەڵک بەکاری دێنێت تەوا وەڵا خۆشەویستان وەڵامەکەی دەقیقەوە گۆرانەکەشمان پێ ئەوە ئەمە خەڵاتشی دەکەین و خەڵاتشمان دەکا خەڵات هەوارە هەوار دەناڵەیەم جان جان دەسما هەوارەیەم هەوار هەوار دەناڵەیەم جان جان دەسما هەوارەیەم سەفارم دوور و درێژایە هیچ بۆ بێنم بە دیارەیە سەفارم دوور و درێژایە چیت بۆ بێنم بە دیارەیە نەشمیل ئەوە بەهارە یاجێکی سالی ساڵایە نەشمیل ئەوە بەهارایە یاجێکی سالی ساڵایە هەموو ڕۆیی بۆ سەیرایە بەم کیژ و کوڕڵایە هەموو ڕۆیی بۆ سەیرایە بەم کیژ و کوڕ و کاڵایە ئەوەش بەخۆشیوە خۆش بێت خۆشەویستان دەست خۆش بێ کاکێ شوانەش وەڵامەکەی زانی و هەم دیاریشمان پێشکەش کرد هەم دیاریشی پێشکەش کردین کاتەکەم دای ئەوە کارتێکی کۆمپانیای فامیلی بۆکسە لە جیازی ئەندرویدیش دەکات لەلایەن ئۆستامادیەوە دابین کراوە پێشکەش دەکەین بە کاک شوانە دەست خۆش بێت دەست خۆش بێت خۆشەویستان هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان دێنین زۆر خۆشحاڵ بین لەگەڵ ئەو
کۆمەڵە دۆست و ئازیز و خۆشەویستانە کە بەرنمەیەکی جوانمان پێشکەش کرد هیوادارم بەدڵی بەشداربووان بێ و بەدڵی بینەرانی کەناڵی کوردانەوە بێ هەتا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین شەوتان شاد و خواتان لەگەڵ